ئێمە تقریبان دوو سێ ڕۆژ پێش یەکی شەش ئەو ڕیکلاممان کرد بەڕاستی پێمان خۆش بوو هەندێک دکتۆر لە دەرەوەی کەلار بهێنینە ئێرە وەکو چۆن لە چواردەی چوارە ئەو کارەمان کرد بەڵام بۆنەی ڕەمەزانەوە دکتۆرەکان نەیانتوانی سەفەر بکەنەوە بەداخەوە بەڵام ئێمە پرۆژەی خۆمانمان هەر نەوەستان سەرڕای ئەوەی کە دکتۆرێکی تایبەت بە ئەخسایی مناڵان مناڵی بینی دکتۆری دانی تایبەت بە مناڵان مناڵی بینی لەو کاتە پشکنینی تایبەتی بۆ دانی مناڵەکان کرد سەرڕایەوە هەڵمەتێکی سونەتکردن کرا لێرە و قەپانێک کە بە سپۆنسەریشی پیدیاشۆر هاتە ئێرە بۆ مناڵان کێشانەی ڕێژەی ماسوولکەکان و چەوری و ڕێژەی ئاوی لە لەشی مناڵانە دیاری ئەکرد بەبێ بەرامبەر پتر لە 110 مناڵ بینراوە دوێنێ لە ماوەی چەند سەعاتێکە کە لە ئەو کاتی کردنەوەی عیادەکە بە من لە گەرمیانە لەبەر ئەوەی دنیا گەرمە زۆرجار لە دوای عەسرەوە خەڵکی ئەتوانێت بێتە دەرەوە بۆ عیادەکان و بۆ شوێنە گشتیەکان هەتا دوای بەربانکردنەوە و یعنی لێرە قەرەباڵغێکی زۆری پێوە دیار بوو خۆمانیش لە ئەوەی کە پشتمان پێ بەس بۆ ڕیکلامکردن تەنیا پەیجەکەمان بوو ئەو کارەمان کرد و لێرە هەر بە سپۆنسەری ئەو شیری پیداشۆرەی کە باسم کرد ئەو قەپانە هێنای ئێرە دیاری بەزەر زۆرینەی مناڵان شادابەش کراوە لە ڕۆژی جیهانی مناڵاندا.